بڵاوبوونەوەی نەخۆشی هەوکردنی مشکی منداڵان دڵەڕاوکەی لای بنەماڵەکانیش دروست کردووە. ئەمانەوەی لە کوردستان 24 بزانین کۆکارەکان چین و چارەسەرەکان چۆن دەبن بۆچی ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هۆشیاریش بدەینە بنەماڵەکان ئاگیان لە منداڵەکانیان زیاتر بێت بە تایبەتی لە مۆرزەدا و لەگەڵ دەستپێکی وەرزی خوێندن و کردنەوەی ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکانیش. من زیاتر قسە دەکەم لێرە لەگەڵ بەڕێز دکتۆر جیهاد خزرلک پزیشکی پسپۆڕی مشک و دەمار لە ستودیۆ لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێت. ئەمە پێناسەیەکی گشتی نەخۆشیەکەمان بۆ بکەی نەخۆشی هەوکردنی پەردەی مشک چییە؟ پێناسەی چۆن دەکرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانانی کوردستانیش بە تایبەتی دەکەم ئینشاڵڵا خوای گەورە نوێژ و ڕۆژیان قبوڵ بکاتن. بەنسبەت هەوکردنی پەردەکانی مێشک کۆندامی دەماری ناوەندی دەورە دراوە بە سێ پەردە لە ڕووی دەرەوەی مێشکەوە تا ڕووی ناوەوەی ئێسک کە لەیسەر پەردەی یەکەم، پەردەی دووەم، پەردەی سێم بە ناوەکانی پایە ئەڕکنەوەی دوورەماتە ئەوانە مولولەکانی خوێنیان تێدایە بۆ پارێزگاریکردنە لە کۆندامی ناوەندی دەمار بۆ ئەوی بەکتریا ڤایرۆس نەتوانێت بە ئاسانی بچێتە ژوورەوە بۆ ئەو پەردانە. ئەوەی کە ڕووی داوە لە شاری هەڵەبجە بەداخەوە زیاتر نەخۆشیێکی گوازراوەیە، پەتایە، دەتوانین ناوی بنین بە پەتا چونکە ژمارەیەکی زۆر لە منداڵان توش بوون. زۆربەی زۆری پەتاکانیش دەگەڕێتەوە بۆ ڤایرۆس. سەرچاوەکەی ڤایرۆسە لە چیەوە دەگوازرێتەوە بۆچی توش بوون؟ سەرچاوەکەی پێدەچی زیاتر وەرزیە ئەو ڤایرۆسانە لە وەرزەکاندا بە تایبەتی خواردن یا شتێکی دیکەوە توش هەردوو جۆری هەیە لەوانەیە لە ڕێگەی کەش و هەوا بێتن، لە ڕێگەی هەڵمژین لە بۆریەکانی هەناسە و قۆڕکدا بێتن، لەوانەشە لە ڕێگەی خواردنەوە بێتن، خواردنی بەرکەوتوو بۆ ڤایرۆسە یان پیسبوو بە ڤایرۆسەکە کاتێک کە منداڵەکان بەبێ ئەوەی دەستیان بشۆن و پاک و خاوێنێکی بە جوانی ڕابگرن دەگوازرێتەوە بۆیان. ڤایرۆسەکە دەچێتە بۆریەکانی هەوا یان دەچێتە ناو کۆئەندامی هەرسەوە، دەمێنێتەوە لە ناوپۆشی کۆئەندامی هەرس دەبڕێتن، دەچێتە مولو لە لیمفیەکانەوە لە گرێ لیمفیەکان دەمێنێتەوە، گەشە دەکات زیاد دەبێت، پاشان لە ڕێگەی خوێنەوە دەگوازرێتەوە بۆ پەردەکانی مێشک و دەبێتەوەی هەوکردنی پەردەکانی مێشک. نیشانەکانی زیاتر خۆی پیشان دەداتن لە بێهێزبوونی لەش، بێهێزبوونی جەستا کە کەمبوونەوەی ڕادەی هۆشیاری نەخۆشەکە بە زۆری تەمەنیان ئەوانەی کە منداڵن توش دەبن لە 5 ساڵ کەمترە، هێڵن جوڕشانەوەیان لەگەڵا سەرێشێکی زۆریشان لەگەڵ. لە چه حاڵەتێکدا دایک و باوکانە بێ منداڵەکان ببەنە لای دکتۆر دیارترین نیشانەکان چین کە دەبێت بە زووترین کات چارەسەری بۆ وەربگرن؟ سەرێشەیە کە پێشتر ڕووی نەداوە لە منداڵەکە، سەرێشەیەکی زۆر بەهێزە، لەگەڵیشیدا هێڵن جوڕشانەوە گە ڕوویدا پێویست دەکات دکتۆری پسپۆڕ ببینێتن و سەردانی بەشە فریاکەوتنەکان بکەن بۆ ئەو نەخۆشیە. باشە لە چه تەمەنێکەوە تا چه تەمەنێک زیاتر دەردەکەوێت و بۆچی تەنیا لە منداڵان هەیە لە تەمەنی سەرەوەترەوە توش نابن؟ ئەو پەتانە زۆربیان ڤایرۆسین، ڤایرۆسیش خۆتەزانی وەرزیە زیاتر لەو وەرزەدا وەرزی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکانە بەهۆی بڵاوبوونەوە و چالاکبوونی مێشولەکان یان بەهۆی پیسبوونی ئەو خواردنانەی کە لە ڕێگەی بڵین ئاژەڵەکانەوە پیس دەبێتن. بڵاوبوونەوەی ڤایرۆسەکانیش تایبەتمەندی خۆی هەیە، هەر ڤایرۆسێک بە زۆرێک دەگاتە مێشک و دەمار، زۆربەی زۆریان لە ڕێگەی کۆئەندامی هەرسەوە لە ڕێگەی خواردنەوە دەگاتە کۆئەندامی مێشک و دەمار، بە ڕێگەی خوێنەوە دەگاتن. پێویست دەکات بە شێوەیەکی گشتی زوو چارەسەر وەربگرن چونکە هەوکردنی پەردەکانی مێشک نەخۆشیێکی ئاسان نییە، چارەسەری بە پەلەی پێویستە و دەستنیشانکردنی بە پەلەی پێویستە. باشە ئەڵێن زۆر جار دایک و باوکان لەم حاڵەتانەی کە لە هەڵەبجە و بەشێکیشی لە سلێمانی ڕووی داوە دەترسن لەوەی کە منداڵەکانیان ببن بۆ پشکنین لەبەرەوەی ئاو لە پشتی منداڵەکان دەردەهێنرێت بۆ دەستنیشانکردنی جۆری نەخۆشیێک. ئەمە وایە؟ ئایا پێویست ئەم دڵەڕاوکێ هەبێ؟ پێویست ناکە دڵەڕاوچێ هەبێت چونکە ئەوە هەروەکو وەرگرتنی خوێنە بۆ فەحەز، ئاو دەرهێنان لە پشتی منداڵەکە لە ڕێگەی بڕبڕی پشتەوە ئەو ئاوەی کە پێی دەوترێتن شلەی مێشک، ئەو شلەیە پێویست دەکات زۆر گرینگە بۆ ئەوی وەربگیرێتن تا نەخۆشیەکە دەستنیشان بکرێتن. هیچ خەتەریشی نییە، ترسی نییە لەسەر داهاتووی منداڵەکە، ترسی نییە لەسەر ئێستای منداڵەکە. ئەوە ینی کردارێکی زۆر ئاساییە بەکاردێتن بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە پێویست بە دڵەڕاوکێ و بە ترس ناکات. باشە دکتۆر جیهادە و تاقیگانی لە هەرێمی کوردستان هەن توانای ئەوەیان هەیە ئەم تاقیکردنەوەکان بە شێوازێکی باش ئەنجام بدەن و ئامێری پێویست لە بەردەستدا هەیە ئەوەی کە باوکان بچن سەردانی نەخۆشخانەکان و بە دڵنیاییەوە ئێستا لەخوا بە زیاد بێت تاقیگە زۆر پێشکەوتوانە لە کوردستان هەن دەتوانن جۆری ڤایرۆسەکەش دەژنیشان بکەن یا بەکتریایەکە کە بۆتە هۆی سەبەبی هەوکردنی پەردەکانی مێشک و زۆر بە ئاسانی بە کاتێکی زۆر کەمتر لە چەند سەعاتێک
دەگەنە دەستنیشانکردنی کۆتایی و دەرمانی پێدەدرێتن لە کاتی پێویستە. باشە دکتۆر جیهاد لە کۆتاییدا ئەگەر هۆشیارێک بۆ دایکان و باوکان بخەینە ڕوو بە تایبەتی دەگوترێت ئەگەر ئەم نەخۆشیە بە زووترین کات چارەسەر نەکرێت لە درێژماوەدا کاریگەری زۆر خراپی لەسەر منداڵ دەبێت بۆ نمونە شەلەلبوون یا کاریگەری لەسەر ئەندامی بیستن و هەروەها قسەکردنیش دەبێت چی بکەن پێشوەختە دەبێت چۆن گرنگترین ڕێنمایی ئەوەیە هەر کاتێک هەستیان کرد کە منداڵەکان تووشی سەرێشێکی ناسروشتی بووە یان هێڵن زۆرشانەوەی لەگەڵە یان ڕادەی هۆشداریەکەی دابەزیوە پێویست دەکا ببرێتن بۆ بەشی تەوارێ لە نەخۆشخانەی تەواری کاری پێویستی بۆ دەکرێتن. نقطەی دووەم پێویست دەکات پاک و خاوێنی زۆر گرنگە لەلایەن دایک و باوکانەوە گرنگجی بە پاک و خاوێنی منداڵەکانیان بدەن دەستشوشتن پێشنان خواردن زۆر گرنگە و هەروەها ئەو ژینگەی کە تێیدا دەژین منداڵەکان جا چ لە قوتابخانە بێتن یان لە ماڵەوە یان لە دەرەوە پێویست دەکات ژینگەیەکی پاک بێتن و منداڵەکان هۆشداری بکەن نەسیحەتی بکەن کە دەست لە شتی پیس نەداتن و ئەشتانی پێش خواردنی هەر شتێک دەستەکانی خۆی بشواتن. بەڵێ دکتۆر جیهاد خزرلک پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار زۆر سپاس لە کوردستان 24 سپاس بۆ ئێوەش.